احنا تتذكرون قبل 5 سنوات نفس القاعة صار النقاش لە بەرامبەریە دەشتێکی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئازادکردنی حەویجە و ناوچەکانی لە تیرۆریستانی داعش ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەگەیشتە ئەنجامێک کە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکە ڕەزامەندی حکوومەتی عێراق وەربژیرێت. سەبارەتەوەی کە کۆمەڵێک لە ئەندام 22 کەس بوون داوای ئەویان کرد بە ئازادکردنی ئەو شۆنانی کە لە ژێر کۆنتترۆلی داعشایە داوایان لە بڵێن قایدی عامی قواتی مسلحە کردووە بەکوی دەنگ ڕەفزکرا چونکە قایدی عامی قواتی مسلحە بۆ حسابی کە بەغای پێ ناپارێزێ ناتوانێت ئەو شۆنانە جێبەجێکە پێشمەرگەیەکە هێزی سەرەکی ئەندامانی ئەنجومەنەکە ڕای جیاوازیان هەبوو لەسەر بەشداری پێکردنی پێشمەگە لە ئۆپەراسیۆنە ڕزگاکردنی حەویجە و هەندێ بارێنی و هەندێکی تریش بەنەرێنی ڕوانیانە بەشداریکردنی پێشمەگە لە ئۆپەراسیۆنەدا. پێویستە هەموو عێراق ڕزگار بکرێت بەڵام من لەگەڵ ئەوە یانیم هێزی پێشمەرگە پشکی خوێنیش لە لوتی بێ بۆ زەوی وزارێک ڕاستە بە کوردستانی ئەزانم حەویجە بەڵام ملەتەکەی ئینتیمای بۆ من نییە ئێمە هەندێک کات شەرمەکەین لەسەر ڕاگەیانەکان باسی ئەوە بەتانە بکەین. ئەوە بەسیغەی بەیان تەقدیم بکرایە باشتر بوو و ناوی داعشیشی تا بنووسرایە بەڕاستی ئەوە نەکرا بەڵام ئەگەر بێت و بە هەڵسوکەوت بێت و مەسەلەی عەمەلیاتێکی عسکەری بێت پێشمەرگە بەشداری بکەوە فەخرە بۆ ئەمە ناوچەیەکە بەشێکە لە کەرکووک و دستی برایەتیش باوەڕی بە تەواو هەیە کە کەرکووک بەشێکە لە کوردستان و ئێمە بەو هەنگاوە کە بەشداری بکەین لە ئازادکردنی حەویجە هەم تاریخ بۆمان ئەنووسێت کە ئێمە بەشداریمان کردو و هەم ئەو شعورە کەم ئەکاتەوە ئەو گرژ و ئاڵۆزی کە هەیە لە پەیوەندیەکانە. حکوومەتی عێراقی بەتاکید کێسا حکوومەت پارێزگایی ڕەنگە سنوورەکانی بەغدای پێنەکرێە ناو بەغدا زۆنی سەوزیا پەرلەمانی پێنەکرێ ئەو هێزەی نییە بێ لێرە شەڕی دوایەوە هێزی پێشمەرگی کوردستان پێویستی بە هیچ هێزێکی کەنی بێ لەم سنوورانە شەڕی بۆ بکە. لە سنوورەکانی کەەوە لە چوە هەوڵەدا شەڕی داعشکە شەڕی داعش سنوورێکی فراوانە شوێنێکی زۆر هەیە ئەتوانێت لەوێەوە بچێ بەشداری بکە. سەرباری و توێژی سڕۆپر لە سەرتەوەری بەشداریکردنی پێشمەگە لە شای ڕزگاکردنی حەویجە جیاوازی بێڕا لەسەر داڕشتنی و پێشنیازی ئامادەکرا بوو وای کردەوە مەسەلەی بە کۆبنەوەکانی داهات و دوا بخرێت لە کاتێکدا خاڵی جەوهەری کۆبنەوەکەی ئەنجومەنی پێکێنا بوو. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.